پەیمانگای هونەری بەرگری وەکو پەیمانگایەکی وەرشی تایبەت بە هونەرە جەنگیەکان لە ساڵی 1992 لەلایەن بەڕێز مامۆستا کرمانج عومەر خدر دامەزراوە و لەو کاتەوە درێژەی بەکار و چالاکیەکانی خۆی داوە و توانوێکی ڕۆڵی کاریگەر ببێنێ لە هەرێمی کوردستانە بۆ خزمەتکردنی گەنجان و لاوانی کوردستان. دوو بەرامبەری یەک کێ بەرامبەرەکانی خۆی بدۆزێتەوە. من ناوم شۆڕژ مامەڵ کەریمە لە دایکبووی 1984م لە ساڵی 1999 پەیوەندیم کرۆ بە هونەری کۆنفۆ شاولین لای مامۆسای کۆچکردو مامۆستا کرمانج ڕەحمەتی خوای لێبێ. من هەتا ئێستا هەموو ئاسەکان سواز بەخوا بە سەرکەوتووی بڕیومە وانەی کە پێویست وەکو شاڵبەندەکان کۆتا شاڵبەندیشم شاڵبەندی ڕەشە و لە دوای ڕەشەوە ڕۆشتوم بەرەو قۆناغەکانی ڕاهێنەری. ئێستا لە پەیمانگای هونەری بەرگری ڕاهێنەرم و بەڕێوەبەری گشتی ئیدارەیشم. من کەناوم سالار تاڵب ڕەحیمە لە دایکبووی 1970 لە ساڵی 1990 پەیوەندیم کرۆ بە پەیمانگای هونەری بەرگری. لە ساڵی 2000 بووم بە یاریدەدەر لە پەیمانگای هونەری بەرگری. لە 2005 بووم بە ڕاهێنەر لە پەیمانگای هونەری بەرگری. لە ساڵی 2011دا پەیوەندیم کردو بە ئیتیحادی کۆنفۆوش و کۆنفۆی سلێمانیەوە بەشداری دەوراتەکانی ئیتیحادی کۆنفۆوشم کردووە لەسەر ئاسی سلێمانی. لە ساڵی 2016دا بووم بە ڕاهێنەری گشتی لە پەیمانگای هونەری بەرگری. ئیشی ڕاهێنەری گشتی لە پەیمانگای هونەری بەرگریدا ئاستی ڕاهێنەران و یاریدەدەرانی پەیمانگا خولی دەورات بۆ ڕاهێنەران و دەورات بۆ یاریدەرەکانی دەکاتەوانێ بۆ ئەوەی ئەو فێرخازوانەی کە دێنە پەیمانگای هونەری بەرگریوانە بتوانێتن بە شێوەیەکی زانستی ئەو هونەرە وەرگرن. من ناوم من محەممەد ساڵحە لە دایکبووی ساڵی 1970 لە ساڵی 1995 پەیوەندیم کردو بە پەیمانگای هونەری بەرگری لای مامۆستای ڕەحمەتی مامۆستای کۆچکردو مامۆستا کرمانج و ساڵی 2009 گەشتمە پشتێنی ڕەش. ئێستا وەکو بەرپرسی چالاکیەکان و بەرپرسی بنکەکانی دەرەوە لە پەیمانگای هونەری بەرگری بەردەوامم. من کە ناوم ئارام عوسمان محەممەد ئەمینە لە دایکبووی ساڵی 1985 کە توانیم لە ساڵی 2009دا پەیوەندی بکەم بە پەیمانگای هونەری بەرگری. ئەلحەمدولیلا دوای چەند مانگ و چەند ساڵێک ئەوە بتوانیم مەرحەلەکان بە سەرکەوتووی ببڕم. دوای ئەوە ئێستا ئیشی من لێرە ڕاهێنەرایەتیە لەژێر سەرپەرشتی بەڕێز مامۆستا سالار کە ڕاهێنەری گشتی پەیمانگای هونەری بەرگریە. وەلحەمدولیلا توانیم بە سەرکەوتووی تەمرینەکانمان بڵێنەوە بە شێوەیەکی ئەکادیمی و عیلمی و طبی زۆر پێشکەوتووە ئەلحەمدولیلا. پەیمانگای هونەری بەرگری کە دامەزراوە بۆ خزمەتکردنی لاوان و گەنجانی کوردستانە بەبێ جیاوازی بەبێ بیرکردنەوەی ئایدۆلۆژی لەلایەن لاوان و گەنجانە و هەڵگری چه بیرۆکە و ئایدیایەکن ئەمە یەکێک بۆ لە بنەماکانی کارکردنی و خاڵی دووەم کە کاری لەسەر کردووە پەیمانگا ئەوش ئەوە بووە کە گەنجان و لاوانی کوردستان خاوەن جەستە و لاشەیەکی بەهێز بن بتوانن هەم بەرگری لە خۆیان بکەن لە ژیانیانە هەم بتوانن کەسێکی دڵسۆزن بۆ نیشتیمانەکەیان و لە کاتی پێویستە بەرگری لە نیشتیمانەکەیان بکەن. ئەمەش تەنها بەوە نابێت لە ڕووی لاشۆ بەهێزیان کەین بەڵکو ئیشمان کردووە لەسەرەوەی قوتابیانی پەیمانگا خاوەن ڕەوشتی بەرز بن خاوەن ئەخلاقیاتی پەسەند بن لە ناو کۆمەلگا خۆشەویست بن بتوانن ڕۆڵی ئیجابیان بێ لە ناو کۆمەلگا. ئەو وەرزشەی وەرێگرن ئەو لاشە بەهێزی بۆیان دروستە بێتە نەبێتە مای ئەوەی بە خۆیان معجب بن وایان لێبێ لە خۆیان بایی بن وەخوا نەخواستە دەستدرێژی بکەنە سەر خەڵکی تر و زەرەریان بێ بۆ کۆمەڵگە. بۆیە ئەمە بنەمایەکەمە زۆر بەجددی ئیشمان لەسەر کردووە و ئێستا قوتابیانی پەیمانگا جگەی فەخرن و توانیوانە نمونەیەکی جوان لە ئەخلاق لە ڕەوشت پاشان لە بەهێزی لاشیانە پێشکەش بکەن و ئێستا لە زۆر شوێن و لە ناوەندە وەرشیەکان بنومەنە ئەهێنرێنەوە. ئیشەکانی من مامۆستا عەزیز لێرە ڕۆژانە سەردەم بە پێ و کات و داوامی کە بۆم دانراوە
ئیش و کاری کتابات و هاتن و ڕۆشتن وەگرتنی قوتابیەکان و ڕێخستنی بەرنامەی کاری ڕاهێنەرەکان هەمووی بە سەپەرشتی ئیدارە ئەکرێ لە ئیدارەوە تەوجیه وەرەگرن فەرمانەکانیان پێ ئەدرێ یاخود ئەرکەکانیان چییە جێبەجێیەکن و بەسەکردنەوەی وەجبەکان بۆ نمونە لە ڕووی کەم و کۆڕیەوە یاخۆ لە ڕووی پێداویستیەوە یا لە ڕووی تەنزیماتکردنیانەوە. ئیشی ڕاهێنەری گشتیەوەیە کە بە شێوەیەکی زانستی و ئەکادیمیانە ئەو ڕاهێنەر و یاری دەدانن کە لە پەیمانگای هونەری بەرگریان و فێرخوازیان لە بەردەستایە دەوراتیان بۆ کاتوانن لە وەرزەکانە بە تایبەتیەوە وەرزی هاوین و پشووی سەری ساڵ بۆ ئەوەی فێرخوازەکانمان بە شێوەیەکی زانستی بگەنە پێشوانێ هەم ڕاهێنەرەکانمان شێوەیەکی زانستی هونەرەکە فێر بن و هەم فێرخوازەکانیشمان و زائیدەن کەسی ئیشی ڕاهێنەری گشتی ئەوەیە کە کەسی پسپۆر بان کات بۆ بنکەی سلێمانی سەرەکی بۆ ڕاهێنەرەکانیان بۆی زیاتر لە هونەرێک ئەو ستایلە تازانەی کۆنفۆشاڵیندا کە دەوراتی تەتەوری پێدرێت پەیمانگای هونەری بەرگریش دوان نەکەوێت لەو زانستە نوێیانە لەم ستایلەی شاڵینەکانە تشوئان 6 پشتێنمان هەیە پشتێنی سپی شین سەوز سوور قاوەیی ڕەش ڕاهێنەرەکانمان لە پشتیان سوورەوە ئەبن بە یاری دەدەر لە پشتیان ڕەشەوە بن بە ڕاهێنەریش سێم قۆناغی هەیە سەرەتا ناوەند پێشکەوتوو. ئێمە وەکو پەیمانگای هونەری بەرگری فێرخوازانەکانمان دروست دەکەین هەوڵەین بە پێی تعلیماتی عیلمیانە فێرخوازانەکانمان فێرکەین ئەروە ئامادەکاریان وەکەین بۆ بتوڵەکانی نێوخۆیی پاشان بۆ دەرەکی و پاشان لە هەوڵی ئەوەداین بەشداری بتوڵەکانی دەرەوەی شاریان پێ بکەین و دەرەوەی وڵاتیشان پێ بکەین کامەر خۆی لە ڕاستیە پێویستی بە کولفەیەک هەیە ئەگە بتوانین ئەو کولفێش دانی سپۆنسەرێکمان هەبێت یاخود کەسێک کە توانای هەبێ و کە خزمەتی وەرزشەکە بکە یارمەتیمان بە ئێمە ئەتوانین ئاسێکی باش لەبەرەوەی ئاسێکی باش چونکە لە تەلەبەکان ڕائبین و توانای باشیان هەیە واتوانین نەتیجەیەکی باش بۆ سلێمانی و هەروەها بۆ کوردستانیش بە عام بێنینەوە. کاتێک کە فێرکارێکی بەڕێز دێتە لامان لە سەرەتا نەک بە شێوازێکی عەشوایی میخێنە ناو تەمرینەکە و پێی بەڕێ بکەین و بە شێوازێکی وا کە بمانەوێت سوودی پێ بگەێنین و بۆ مستەقبەلێکی ڕوونی هەبێ و بتوانێت بەرهەمێکی باشی هەبێ بۆ داهاتوو. و بەنیسبەت قوتابیەکانی ئێمە کاتێک کە بەڕێزێک ئەوێت لە سەرەتاوە بەشداری بکات ئێمە دێین چەند یاسایەک و بەرنمەیەکی ناو پەیمانگا هەیە کە زۆر گرنگە یەکێک لەوانە کە زۆر گرنگە ئێمە پێویستمان بەوەیە کە فێرکارێک قوتابیەک بەڕێزێک پەروەردە بکەین لەسەر ئادابێکی زۆر باش و هەروەها بتوانین وەرزشێکی باشی پێ بەخشین سبەی ڕۆژە داهاتوودا بتوانێت بیداتەوە بە قازانجەوە. هیچێک لەوانە کە زۆر گرنگە ئێمە کاتێک کەسێک پەیوەندیمان پێوەکە ڕاستەوخۆ ناین لەگەڵ ئاستە پێشکەوتوەکانە بابێت تەمرین بکات. سەرەتا پێویستە شێواز و لێهاتووی ئەو کەسە ببیندرێت. ئەو کاتە حەزی بەچی هەیە ئێمە چەند بەشێکمان هەیە لەو بەشانە کاتێک ئەم کەسە لە ئاستی بتوڵەیە لە ئاستی با بڵێن نیزالاتێکی زۆر باش و پێشکەوتوو هەیە ئاسی قاچی پێشکەشکردنی زۆر جوانە دەسەکانی جوانە و هەروەها باسی ئەوەی بۆ بکەین ئایا بزانین تۆ لە جمبازە ئاستێکی پێشکەوتوت هەیە ئێمە بۆ شێوازە قوتابیەکان هەڵ ئەسەنجێنین.
کاکرمانج بەڕاستی دەوری کاریگەری هەبوو و دامەزرێنەری ئەو پەیمانگایە بوو و خۆشی کەسێکی بەتوانا بوو لە هونەرەکانی کۆنفۆشاوڵین و پلەی باڵای هەبوو و شادی نێودەوڵەتی هەبوو بەڕاستی دەوری هەبوو لەوە و توانی ئەم کارە بنیاد بنێ و قوتابێکی باش پێ بگەێنێ لەم بوارە بۆیە جێدەسی دیارە و هەموو کاتێکیش ئەو چاکە و باشانەی کە پەیمانگا دەستی کەوتووە و فەخری پێوەکە شانازەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەو بەڕێزە کە ئومێ دەکەین خی گەورەش بەهۆی ئەو چاکانێک کردوێتی پلەکانی بەرزکاتەوە لە باشتە. ئێمە هەر بە عام گشتی دروشمێکمان هەیە ماڵسازیز کە دروشمی پەروەردە و بەهێزکردن و ڕێزگرتنە پەروەردەکەمان پێش بەهێزکردنەکەیە تەبانە قوتابیانی کە دێنە لای ئێمە زیاتر یا بۆ پەیمانگاکەی ئێمە سەردانی ئێماکەن ئەو هاتووە لایەنێکی جەستەی بەهێزکە بەڵام ئێمە ئەتوانین لایانی پەروەردەیەکەشی بەهێزکەین هەم پەروەردەی دەرونی هەم پەروەردەی جەستەیی هەم پەروەردەی کە پێوترێ ناخی ئینسان ئەو بەشە ئەلحەمدولایە هەموو کاتێک مامۆستای پسپۆڕمان بۆیە ناوە لە هەموو بارەکانە شەرنێ هەر مامۆستای ئاینی بێ هەر مامۆستایەکی بەڕێز هەج بارەکە بۆ مادابین کردوون و بەردەوام وانەی پەروەردەیان پێوترێتەوە بەشێکەمان بەشی طوبە یاخود بەشە پزیشکیەکەیەتی ئەو کەسانەی کە حاڵەتێکیان بەسەر دێ لە کاتی تەمینکردنا مەشقۆڕانەکانە ئێمە بەشی طوبەکەمان هەیە هەتا کەسی مختصیشمان هەیە لە وەجبەکانە کە بۆمان داناون شتە سەرەتایەکانیان بۆ بکرێ لە زمانی ئەم قسانێشە هەموو ڕاهێنەرەکان پەیمانگای هونەری بەرگری سواز بەخوا شتی سەرەتایی بەشی طوبیان ینی خوێندووە چ جاوی کە تیامانایە مختصی ئەوەیە هە پزیشکمان لەگەڵایە یاریدەری پزیشکمان لەگەڵایە کارمەندانی تەندروستی بۆ خۆیان لێرە تەمینەکەن ئەمانەی شاوکەن بەڵام خەت کەسی مختصیش بە تایبەتی پەیمانگای هونەری بەرگری بەشی ئیدارە هەستاوە بەوە کە بۆی دابین کردووە بەشێکەمان لایەنی توێژەری کۆمەڵایەتیە تەمان خۆشمان هێکسە کە دێت ئەم کەسە یەکسەر ئەوەنی ڕاستەوخۆ ئەم قوتابیە گەنجە مناڵە تەمەنی هەیە وەرەگیرێت ئەمەنی یەکسە بڵێن فەرموو وەرە تۆ لێرە وەرگیرای بەڵکو داغلی لای توێژەری کۆمەڵایەتیەکەین ئەم کەسە چەند پرسیارێکی لێکرێ یاخۆ حاڵەتی دەرونیەکەی هەڵە سنگێدێ ئەو کاتە چکە لەوانەیە ئەگەر کێشەیەکی دەرونی هەبێ کەسێک بێ لە ڕووی با بڵێن هەڵسوکەوتەوە ناشیاو بێ یا تەندروست نەبێ لەوانەیە لەرە فێری هونەری بەرگریە بێ بچێتە دەرەوە تووشی حاڵەتێکی تر ببێ یاخود ئەم حاڵەتەی خۆی کە لێرە وەریگرتووە بەسەر خەڵکی کە بیسەپێنێ و تۆنەڵینەکەی لایەنە فەراغەکەی خۆی بۆ پڕکاتەوە نەک بێ لێرەکە بەم هونەرە بۆ شازێکی جوان وەریگرێ. ڕاهێنەری گشتی هەموو مانگێک ڕاهێنەرەکان بان دەکات لە پەیمانگای هونەری بەرگری کۆبوونیان لەگەڵ ئاکات کار و چالاشیەکانیان لێپرسینەوە لە کار و چالاشیەکانیان ئەگەر کەم و کوڕێکیان هەبێت هەوڵەدەن بە هەمووی چارەسەریکەن ئەگەر شتێکیش پێشکەوتوو هەبێت لە بنکەیەکدا هەوڵەدەن زیاتر ئیدامی پێ بدەن وەزائیدەن هەموو مانگێک لێرە ڕاهێنەری گشتی و یاریدەدەران و ئەندامانی کارژێڕی سەپەرشتی هەموو ڕاهێنەرەکان دەکرد بۆ ئەوەی شتەنوێکانیان لە ئەنجومەنی ڕاهێنەرانە پەخشکرێتەوە بەسەران و ئانیش بەسەر بنکەکان و فێرخوازاندا پێشکەشیان بکەن. بەشداری چەندین بتوڵەمان کردووە لە نێو خۆی سلێمانیە و توانیمانە ئاستێکی باشیش بەدەست بێنین و ساڵانە پەیمانگا کردوێتێتە بڕیار کەوا لەسەر 3 ئاست بتوڵەی نێوخۆیی بکات بە حکمی هۆی ئێستا بتوڵەکان تۆزە کەم بوونەتەوە لەسەر ئاستی سلێمانی و لەسەر ئاستی کوردستان ناچارین لەبەر ئاستی تەلەبەکانمان دانەبەزێ و بەردەوام بین لەسەر ممارەسەکردنی ئەم هونەرە کردمانەتە بڕیارێک کە ساڵانە لەسەر 3 ئاست بتوڵە بکەین لەسەر ئاستی بێچۆشێران لەسەر ئاستی تازە پێگەشتوان و لەسەر ئاستی پێگەشتوان کەمە خۆی لە خۆیدا خزمەتێکە بە هونەرەکە کاتێک ئەم قوتابێ بەڕێزە کە دێتە لامان بیدایەت تا 6 مانگی تا 3 مانگی ئەخیر لەژێر چاودێری ئێمەدا ئەبێ بزانین ئەم کەسە توانا و لیاقەیەکی چۆنی هەیە و حەزی چۆنە بۆ یاریەکە
لە دوای 3 مانگی بووە بە 6 مانگ ئەو کاتە ئێمە ئیمتیحانێکی پێەکەین و پێ ئەڵێن بە شێوازەکەی تر پێوتری ئیختیبار لیژنەیەکدا ئەنیشێ بە سەرپەرشتی بە ڕێز مامۆستا سالار کە ڕاهێنەری گشتی پەیمانگای هونەری بەرگری ئەو کاتە لەگەڵ چەند ڕاهێنەرێکی بەڕێزدا بە شێواز کە ئەو خەتانەی کە وەری گرتووە ئەو قتار شەواریعانە و هەروەها لیاقە و توانای جەستەی ئەو کەسە تاقیە کرێتەوە ئەو کاتە لەسەر ئەوە دەرەجە و نمرەکەی بۆ دائەندرێ لەسەر چه ئاسێک پێشکەشیکە. دوای ئەوە ئەگەر ئەم قوتابیە خۆی هەوڵدانی خۆی هەبێ وردە مەرحلەکانی تر بە چەند قۆناغێک ئەبڕێ دوایەوە ئەچێت بۆ شین و بۆ سەوز و بۆ سوور و بۆ قاوەیی تا کۆتایی ئەگاتە ڕەش و هەروەها بەڵام هیواداریشمان ئەوەیە هەچ برایەکی بەڕێز هەر قوتابیەک هەچ فێرکارێکی بەڕێز بەشداری ئەکات زۆر گرنگە ئەم خاڵە لێرە زۆر گرنگە بۆ ئەو کەسە بەردەوامی. ڕاستە هەموو ئیشێک ناڕەحەتێکی تایە بەڵام ئەم وەرزشی کۆنفۆشاڵدینە بەڕاستی وەرزشێکە یعنی فیدایی ئەوێت ناڕەحەتی ئەوێ ئەبێت خۆتی بۆ یەکلایی بکەیتەوە ئەوە نابێت لەوەی کە تۆ کاتێک زەمانێکی کورد بەردەوام بیت و دوایی لێدا ببڕێیت بەڕاستی ئەوە باوەڕ ناکەم ئیسفادەی شوات پێ بگەن بەڵام ئەگەر ئەو کەسە بتوانێت خۆی بۆ یەکلایی بکاتەوە و بە لێبڕانێکی باشەوە بەردەوام بێ لەسەری قەنەعەتم وایە ئینشاءڵڵا زۆر سەرکەوت و زۆر بە باشی مەرحەلەکان ئەبڕێت و ئەچێتە پێشەوە. بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی بەڕاستی بەداخەوە هەم لە سەرەتای کارکردنمان وەکو حیزبێکی سیاسی ئیسلامی و پێشتریش لە بزوتنەوەکانی پێشوو لە ڕووی وەرشەوە ڕێگریمان زۆر لێکرا لەلایەن ناوەندە وەرشیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەم لە زمانی دوو ئیدارەیی کە ڕێگریان لێگرتین لەوەی کە ئێمە وەکو حیزبێکی سیاسی خاوەنی نەوادی وەرشی خۆمان بین خاوەنی بوارە وەرشەکانی خۆمان من گرنگی پێبین ئەویش بە هێنانەوەی کۆمەڵێ بەهانە. بەڵام خۆشبەختانە لە خولی یەکەمی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە هەوڵی ستافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەو کاتە کە من سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ بووم لەوێ توانیمان بە سوپاسەوە هەم شارەوانی سلێمانی لەو کاتە لە ساڵی 2007 و هەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی بودجێکمان بۆ تەرخانکە شارەوانی سلێمانی توانی زەویەکمان پێ بدا لە گەڕێکی ئیبراهیم محەممەد و تەخسیسی کا بۆمان بەناوی پەیمانگای هونەری بەرگریەوە و پاشانیش بودجێک لە ئەنجومەنی پارێزگای ئەو کاتە تەخسیسکەین بۆ دروستنی بینایەکی هۆڵێکی داخرا بۆ پەیمانگا کە خۆشبەختانە ئێستا ئەو هۆڵەمان هەیە لە پەیمانگا و دەورێکی کاریگەری هەیە بۆیە ئێستا پەیمانگا توانیوێتی خاوەنی هۆڵێکی تایبەت بخۆی بێ بۆ ئەوەی بتوانێت لەو ڕێەوە خزمەتەکانی بەردەوام ڕاهێنەرەکانمان دەوراتی ڕاستەوخۆیان بۆ کرێتوانێت لەسەر ئاستی کوردستان بەڕێز مامۆستا هادی و مامۆستا عەلی سەرۆکی ڕاهێنەرانی سلێمانی دەستخۆشیمان هێبوویان دەورێکی ڕاهێنەریان کردوانێ و زائیدەن 37 یاری ڕاهێنەرمان بەشداری کرد توانیان 26 نەفەریان دەرچن بە پلەی ڕاهێنەری و ئەوەکانی ترمان بە یاری دەرچوون. کۆتا چالاکیمان کە لەسەر ئاسی کوردستان ڕێکخرا ئێمە ئامادەیمان هەبوو بەڵام بە حکمی ئەوەی ئیتیحادی وشەی کوردستان نەیتوانی یان یاوەتە دەرفەتی وایان بۆ نەڕەخسا بوو ئەو چالاکیەکە ئەنجام بن بتوڵەیەکی لەسەر ئاسی کوردستان بە ناچاری لەبەرەوەی فێرخوازەکانمان ئامادە بوون ئەم فێرخوازانەمان هەڵگرت ینی وامان کرد کە لە 2007 لە 2007 بتوڵەیەکی نێوخۆییان پێ بکەین ئەم بتوڵی نێوخۆیە لە سواز بۆخوا بە بەڕێوەچوونی بە بەڕێوەبردننی ڕاهێنەری گشتی مامۆستا سالار و هەروەها ئەندامانی کارژێڕی توانیمان ئەو پاڵاونەتێش بەڕێبەرین بەبێەوەی کەم و کوڕەیەک یاخود شتێکی وا دروست ببێت کە عەرقەلە دروستکە بۆ پاڵاونێتەکە.
پەیمانگای هونەری بەرگری لە بنکەی سەرەکی لە شاری سلێمانیە هۆڵێکی داخراوی گەورەی خۆی هەیە و زۆربەی تیپەکانی لێرە تەدریبی خۆیانەکەنەوە و جەماتی خۆیانیان هەیە بە دەر لەوەش ئێستا بنکەیەکی ترمان هەیە لە ناو شاری سلێمانی لە گەڕێکی ئازادی ئەمیش خۆشببختانە کۆمەڵی قوتابی زۆری ئەو گەڕەکەی کە تۆتە خۆی و بەرنامەمان هەیە و پەیمانگا بەپێی توانە و امکانیاتی خۆمان هەوڵ بین بنکەکانمان بەرینە هەموو گەڕەکانی پارێزگای سلێمانی بۆ ئەوەی هەموو قوتابیان و هەموو گەنجانی سنووری پارێزگای سلێمانی سوودبند بن لەم پەیمانگایە کەم پەیمانگایەکی نەوعیە و گرنگیەکی زیاتر ئەدا لە هەردوو بواری وەرشی و هەر بواری پەروەردەیش بە گەنجان و لاوان بۆیە ئومێدمان هەیە و لە دەرەوەی سلێمانیش ئێمە ئێستا نزیکەی 11 بنکەی ترمان هەیە کە لە شار و شارۆچکەکانی سەر بە پارێزگای سلێمانی کردومانەتەوە و الحەمدولillah ئیقبالێکی باش بە دەموچوونێکی باش هەیە لەلایەن لاوانەوە بۆ بنکەکانمان بەڵام هێشتا ئەمانە بە کەمە زانین ئومێدمانەیە زیاتریکەین. پەیمانگای هونەربەرگری لەم ساڵی ڕابردوودا 5 چالاکی گەورەی کرد یەکێک لەوانە لە مانگی دووە بوو دەورێکی ڕاهێنەری بۆ فێرخوازەکانی کردەوە بۆ ئانی کە بوو بن بە لە پشتیان سوور و بەرەو سەروانە پشتیان سوور و قاوەی دەورەی ڕاهێنەریان بۆ کرایوانە وەزائیدەن دەورێکی توبی وەرزش کرایوانە بۆ فێرخوازەکانمان بۆ بەتایبەتی بۆ ڕاهێنەرەکان بۆی ئەگەر حاڵەتێکی نەخوازرا و ڕوویدات ئەو ڕاهێنەرانە بتوانن لەگەڵ ئەو گرفتە چارەسەری تا گەوێتە لانی پەیوەندیدار بتوانن چارەسەری کێشەکانیان کەن توانیشان شاهادە بەدەست بێنن وەزائیدەن دەورەی اختیباراتمان کردەوە بۆ پشتیان شاڵبەندەکان لەم ساڵە و بتوڵێکمان کردو لەسەر ئاستی پێشکەوتوان بێچۆشێران تازە پێگەیشتوان توانیان ئاستێکی باش بەدەست بێنن لەسەر ئاسی بنکەکان و پەیمانگادا بوو و دەورەیەکی تەحکیمیشمان کردوانە بۆ فێرخوازەکانمان بۆی ئاستی تەحکیمی دوانەکەون لە ئەو ڕاهێنەرانی دەرەوەن الحەمدولillah ئاستێکی باشیان پێشکەش کرد. پەیمانگای هونەری بەرگری دەرگای کراوەتەوە بۆ هەموو لاوان و گەنجانی کوردستان بە بێجیاوازی هەڵگری هەر فیکرە و ئایدیایەکن ئەتوانن بێن پەیبەندیکەن بە پەیمانگاوە خۆیان ناونووسکەن و بەو بنەما و ڕێنمایانەی پەیمانگا کار بکەن کە پەیمانگا ئیشی لەسەرەکە ئەویش ئەوەیە کە وەکو باسم کرد کە ئەبێ ئیلتیزامی هەبێ بەو بنەمایانەی بنەما وەرشیانەی کە پەیمانگا دایناون لە دەوامکردن لە ئیلتیزامکردن بەو کاتانەی کە ڕاهێنەرەکان بۆیان دیاریەکەن هەروەها لە ڕووی ڕەوشت و پەروەردەیەوە پێویستە کۆمەڵێ بنەماهی ڕەچاوی بکەن بۆیە ئێمە دەرگامان واڵایە و هەموو کاتێک ئەگەر چی ئیمکانیاتێکی کەم لە بەردەستی پەیمانگا بووە بۆ گەشەکردنی کارەکانی و بێوێ زیاتر برەو بە کارەکانی بە کە خۆشبەختانە توانیوێتی چەندین پاڵەوانەتی تا ئێستا بکاتەوە پەیمانگای هونەری بەرگری و بەشداری بکات لە پاڵەوانەتەکانی یەکێتی و وش و کۆنفۆی کوردستان و هەروەها چەندین اختیباراتی شاڵبەندەکانی کردووە لە پەیمانگای خۆیان لەگەڵ ئەو کەم دەرامەتیشە هەیبووە ئەم کۆڵی لەوانەنداوە بەردەوام هەوڵی داوە پەرە بە بوارە وەرچەکەی خۆی باوە هەوڵی داوە کۆمەڵێک کەسی کارامەی ناو پەیمانگا کە ڕاهێنەری دیارن بێنێنێتە دەرەوەی وڵات بۆیشە زیاتر شارەزار من لە بواری هونەری کۆنفۆ بتوانن زیاتر خزمەتکەن بۆیە ئێمە دەرگامان واڵایە بۆ هەموو گەنجان و لاوان بە بێجیاوازی و بەردەوامیشە بین لەسەر ئەم بەرنامەیە. Joy!